لەگەڵ ئەنجومەنی پارێزگای دهۆ کۆبووینەوە لەگەڵ پارێزگای کۆبوونەوەمان هەیە و سەردانی بەڕێبەراتی لیژنەی بەڕێبەراتی کشتتوکاڵی دۆکیش دەکەین و چەند پرۆژەیەک و چەند زووتارێکیش لەم ناوچەیە هەوڵ دەدەین لە نزیکەوە ببینین و لە کێشە و گرفتەکانیان بکۆڵینەوە. ئەوەی کە بەلای ئێمە گرنگە بەڕاستی لەم دەڤەرە کە لەگەڵ بەڕێزیشان باسمان کرد، یەکەم کێشەی سنوورەکان بووە کە لە سنوورەکان هەمیشە بە قاساغ مەڕووماڵات هاتووە، شتی دیکەی کشتتوکاڵی هاتووە، غێری کشتتوکاڵیش بەڕاستی زیانێکی زۆری لە بەرهەمی کشتتوکاڵی خۆمان داوە، زیانێکی زۆری لە جوتارەکانی خۆمان داوە. بە سنوورەکانی ئێرە و بە سنوورەکانی لای ئێرانیش ئەو مەڕووماڵات کە بە قاساغ هاتووە زۆر پرۆژەی جوتیاری ئێمەی بەڕاستی بە تایبەتی کە خاوەن مەڕووماڵاتە لە بین بردووە. ئەمە خەڵک هەیە کە ویستی پرۆژەی گەورە بکە لە کوردستان، پرۆژەشی گەورەی ئاژەڵداری بکە، پارێک زۆری بۆ کۆکردێتەوە نزیکەیە کە بەخۆی بە من ڕاگەیان و دەشی ناسم چەند کەسێک بوونە نزیکەی 17 دەفتەری کۆکردێتەوە بە مەڕووماڵاتی داوە بۆ پرۆژەیەکی زۆر گەورە. دوای 2-3 ساڵ هەوڵدان گەیشتۆتە ئەوەی مەڕووماڵاتەکەشی فرۆشتووە کە لێکی داوەتەوە تەنها 3 دەفتەر دۆلاری بۆ ماوەتەوە. ئەمە یعنی جوتیار چۆن دەتوانێت مەسەڵەن کشتتوکاڵ بکات، چۆن کشتتوکاڵ وڵاتمان پێش دەکەوێت. ئەمە خاڵێکی ئەمە بەڕاستی کە پێویستە ئەمە لەگەڵ محافەزەش باسی دەکەین ئەم سنوورانە قایم بکرێت. خاڵێکی دیکە ئەو زێدەڕۆیەکی هەیە لەسەر زەوی کشتتوکاڵی کە لە هەموو کوردستان هەیە و لێرە شێوەیە کە ئەمە لەگەڵ بەڕێزیان باسمان کرد، ڕەنگە لێرە بە ڕێژێکی کەمتریشە بەڵام هەیە. بۆیە ئەو زەوی کشتتوکاڵی مولک و ماڵی یعنی نەکرد ئەم نەوەیە، یعنی مولک و ماڵی هەموو نەوەکانی داهاتوو ئێمەیە، پێویستە بەڕاستی بپارێزرێت.